بەڵام دڵنیابن ئەوەیشی ئیقرار بە گوناه و تاوانی خۆی نەکا، تۆبە نەکا، ئەوە زاڵم و ستەمکارە. ومن لم يتوب فأولئك هم الظالمون. خوا بە زاڵم و ستەمکار ناوێ بە، خوای گەورە بە تاوانبارێکی زۆر گەورە ناوێ بە. لە سەردەمی حەزەتی موسا سەلامی خوای لەسەر بێ، پیاوێکی مجاهید کە هاوڵی بوو لە هەموو غەزاکانە بەشداریە کرد. حەزەتی موسا بە وەلی و بە دۆستی خوایە زانی، کاتێک کە شەهید بوو وەفاتی فەرموو، حەزەتی موسا فەرمی اللهم اغفر له، خوایە لێی خۆش بە، خوایە دەرەجەی بەرزکەرەوە. خوا وحی کرد بۆ حەزەتی موسا فەرمی ئەوە لێی خۆش نابم و من لێی نابورم. حەزەتی موسا فەرمی خوایە ئەوە لەناو ئێمە وەلی بوو چۆن لێی خۆش نابی؟ فەرمی لەبەر ئەوەی کە بیری لە گوناهەکانی نەکردەوە و ئەسڵەن پەشیمان نابووە، پێکەنینی هاو کاتێکەوە باسی پەشیمانی تۆبەی ئەکرد. وای ئەزانی ئەمە هەموو شتێکە ئیتر نەجاتی بووە، مادەم ئیقراری بە تاوان نەکردووە، مادەم تۆبە و پەشیمانی نەبووە، ئەوە دۆزەخ جێگەیەتی. بۆیە پەشیمان نەبوونەوە لە گوناه، ئیقرار نەکردن بە تاوان، تۆبە نەکردن تاوانێکی زۆر گەورەی خوا بە زاڵم و ستەمکار ناوێ بە.